جبو پاراستنا ماف و ناسنامه نتوایی بدهان سالن پیشمرگه جن لباشور کردستانی لعنی پیش ینشر لبرخوددن وان لدیجی هر جور ایریش و زورداری هر دم رومتا گل کرد پاراستنا و دنا و ارتش و سازین اولهی ده جه خواگرتنا پارزوانا ماف جنان دلسوز زنگنا گوت پاراستنا هبونا پیشمرگه جن هزا جنان یاد سازین اولهی ده خورتر دکا جنان بفرمی لسر همو آستی لە ئاستەکان بەشداریان هەبێ وەکو هێزی پێشمەرگە بۆ یەخستنەوەی ئەوە بەتەکید ضرورە کە ئەمە ئیشی لەسەر بکرێت چونکە ئەم هێزە 26 ساڵ زیاتر دامەزراوە و ئەو 26 ساڵە خەباتێکی بە پێی من پێم وایە هەم بۆ پیاویشی بۆ ژنیش ئەبێ بە پێی پلەی شایستەی خۆیان بێ بە پێی ئەزمون بێ بە پێی ڕاهێنان بێ بە پێی ئەوەی کە ئایا چ پیا و چ ژن ئەو پلەیە ئەو پلەیە بە شایستەی ئەوە چۆ جیاوازی نییە لە بینی پیا و ژن لە بڕیارساز بۆ سەرکردەکانیان بۆ کار بەدەستانەکەوە ئەو ژنانێک کە شایستەی کارن کە شایستەی ئەوەن کە سەرکردایەت پلەی سەرکردایەت و پلەی سەربازیان پێ بەخشێ هیچ ڕێگریەک نەخەنە بەردەمیانیان بە پێی ئەوە نەبێ بڵێن حاسەسەی پارت حزبی بێیان بە پێی ئەوەی کە شکل بێیان بە پێی جوانی بیان بە پێی کۆمەڵێ مواصفاتی تر بێ بەڵکو بێنە ئەو بە پێی شایستەی بە پێی لێهاتووی بە پێی ئەزمموی کەسەکە بە پێی کەسایەتی کەسەکە کە پێش هەموو شتێک ئەبێ ژن پشتیوانی لە خۆی بکات یعنی ئەو ژنانی کە لە ناو دەست دامەزراوەکان پێش هەموو شتێک ئەبێ پشتیوانی لە خودی خۆیان بکەن و پشتیوانی لە گریزی و یەکدەنجی خۆیان بکەن و پشتیوانی لەوە بکەن کە زانیان کەسێکی بەهرەمەندە کەسێک زۆر بەتواناترە زیاتر پشتیوانی بکەن بۆی بتوانن ئەم ڕێگریانە ئەو بربەستانە لاچەوە ڕێکخراوەکان بەڕاستی من ئەوەی بالفعل وەکو خۆت بەڕێزت باسی دەکەم من ڕاستگویان هەر هێزێکی ئەوان هێزێکە بۆ هەموو ژنانی گەلی کورد چونکە ئێمە ئەزان هێزی پێشمەرگەی ژنان لە چەندین داستانی شەڕ بەشداری کردەوە ئەوەی کە لە هەموویان گرتن ئەوەی تیرۆریستان و داعش کە شەهیدی ژنمان هەیە لەوێ کەواتە ئێمە پێویستە پشتیوانی لەوانە لە چەندین داستانی شەڕ بەشداری کردەوە ئەوەی